من لەسەر بابەتانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سامان عەرەب بەڕێوەبەری وەبەرهێنانی هەولێر کە لە هەولێرەوە لەگەڵما بەڕێز سامان سپاس کە لەگەڵ کوردستان 24 کارێکی زۆر کراوە لە ماوەی زیاتر لە 4 ساڵی ڕابردوودا لە بواری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. ڕۆڵی وەبەرهێنان لە بەرەوپێشچوونی هەرێمی کوردستان و هەروەها بژانەوەی ئابووری بۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان چی بووە تا ئێستا؟ زۆر سوپاس بە ناوی خوای گەورە میهرەبان. دیارەوەکو لە پێشەشی بەرنامەکەش باستان کرد بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2006 وەبەرهێنان هەموو ئەو ڕێکارە پێویستانە گیراوەتە بەر بۆ ئەوەی بتوانین هەرێمی کوردستان لە کەرتی وەبەرهێنان بەرەو پێش ببین. پرۆسەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵێک بنەما و ئەساس دامەزراوە. یەک لەوانە هەڵسەنگاندنی ڕەخساندنی ژینگەیەکی لەبار لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی کارژێڕیەوە، لە ڕووی کەمکردنەوەی ڕۆتین. ئەوانە هۆکار بوون کە دەتوانین بڵین پرۆسەی وەبەرهێنان لە قۆناغێک بۆ قۆناغێکی تر زۆر بەباشی بەڕێوە چووە. زائیدەن دوای پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان پلانی 10 ساڵی وەبەرهێنانمان ڕاگەیاند. دوای ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران لەسەر ئەم پلانە، ئەویش لەسەر بنەمای فرەچەشنکردنی سەرچاوەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کە تەنیا سێکتەرێک نەبێتە ئامانجی دەستەی وەبەرهێنان و هەروەها کەمکردنەوەی ڕۆتین و هەروەها ئەو ئاسانکاریانەی کە لەلایەن حکوومەتەوە بە وەبەرهێنەران دەدرێت ئەو ژینگە لەبارەی کە بتوانین ئێمە بیڕەخسێنین دەبینین لە ماوەی 5 ساڵی ڕابردوو زۆرترین مۆڵەتی وەبەرهێنان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دراوە کە جێی دڵخۆشیە بەشێک لەو پرۆژانە ئێستا بەرهەمەکانیان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق ساغ دەکرێتەوە کە سێکتەرەکانی پیشەسازی و کشتتوکاڵ و گەشتیاری و بازرگانی لە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. باشە بەڕێ سامان مەرج و پێدانی مۆڵەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان چۆنە بۆ بەرهێنەران ئاسانکاریان بۆ کراوە و هاوکات حکوومەتی هەرێم تا چەندە پاڵپشتیان دەبێت بۆی کە پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان پەرە پێ بدەن؟ بێگومان بە پێی یاسای وەبەرهێنان هەر پرۆژەیەکی وەبەرهێنان پێشکەش دەکرێت دوای تەواوبوونی 10 ساڵ دەبوردرێت لە سەرجەم ڕسم و بازێک و هەروەها زەوی بە نرخی هاندرا و پێدەدرێت و لە بەشێک لەو پرۆژانێک کە لە ناوچە کەم گەشە سندوەکان ئەنجام دەدرێن هیچ جۆرە باج و ڕسوماتێکیان لەسەر نییە بەهۆی ئەوەی ئەو ناوچانە پێویستیان بە بژانەوە هەیە و هەروەها و ئاسانکاریانەی لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەکرێت لە گەیاندنی خزمەتگوزاری بۆ ئەو شوێنانە و خاڵێکی تکە گرنگ ئەوەیە کە تاپۆکردنی ئەو زەویانەیە بەسەر وەبەرهێنەران کاتێک کە پرۆژەیەکی ستراتیجی ئەنجام دەدەن خزمەت بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەکا نەبوونی هیچ جیاوازیەک لە نێوان وەبەرهێنەری بیانی و وەبەرهێنەری خۆماڵی بە هەمان شێوە بە هەمان ئیمتیاز مامەڵە لەگەڵ وەبەرهێنەری بیانی دەکرێت کە دەبینین لە 4 ساڵی ڕابردوو چەندین وەبەرهێنەری بیانی هاتوون پرۆژەی وەبەرهێنانی استراتیجیان پێشکەش کردووە کە لایەن ئێمەوە مامەڵەکانیان ڕایی دەکرێت و هەروەها و ئاسانکاریانەی کە لەلایەن حکوومەت و وەزارەتە پەیوەنددارەکان پێشکەش بە وەبەرهێنان دەکرێت کە خۆی لە خۆیدا ڕەنجی داوەتەوە لە پێدانی زۆرترین مۆڵەت لە هەرێمی کوردستان. زۆر باشە بەڕێ سامان زۆرترین پرۆژە لە کابینی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان 700 پرۆژە بۆ زیاتر لە 700 پرۆژە کە دەستی وەبەرهێنان مۆڵەتی پێداوە و جێبەجێ دەکرێن. گرنگی ئەم پرۆژانە چی بووە تا چەندە کاریگەریان هەبووە ئەگەر بکرێت ئاماژە بە سێکتەرەکانی ئەم پرۆژانەش بکەن لە چه بوارێکدا جێبەجێ کراون؟ بێگومان یەکێک لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆ ڕەخساندنی هەلی کارە بۆ وەبەرهێنەران و فرەچەشنکردنی سێکتەرەکانی وەبەرهێنانە. بێگومان لە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکانی پیشەسازی و کشتتوکاڵی و گەشتیاری و هەروەها بازرگانی بووە. دەبینین زۆرترین مۆڵەت لە کەرتی پیشەسازی دراوە کە شادەماری پرۆسەی وەبەرهێنان و ئابووری هەرێمی کوردستانە. پێشتر دەتوانین بڵین پرۆژەکانی نیشتەجێ بوون پێگەی یەکەمیان پێدراوە بەڵام لە کاتی ئێستادا زۆرترین مۆڵەت لەو سێکتەرانی کە باسم کرد پێدراوە. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بژانەوەی هەرێمی کوردستان بووە زیاتر لەسەر ئەو کەرەستە خاوانی کە لە هەرێمی کوردستان هەن. ئێمە وڵاتێکی دەتوانین بڵێن پیشەسازی کشتتوکاڵی گەشتیارین زۆر ناوچەی گەشتیاریمانەیە پێشتر کاری لەسەر نەکرابوو ئێستا
ئاسانکاری زیاتر بۆ ئەوە بەرهێنەرانە دەکرێت. زۆرترین هەلی کار ڕەخساوە بۆ دەرچوان و کارمەندانی کەوانەی کە ینی لە پرۆژەکانی وەبەرهێنان کاریان نەبووە. زۆرترین ئینتاجمان ئێستا لە مەعامل و لەو پرۆژانەی کە بەرهەمەکانیان لە ساغ دەکرێنەوە لە ناوەڕاست و باشووری عێراق. ئەوان هەمووی هۆکار بووینە کە زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان ئیحتیمام بەو کەرتانە بدا کە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق پڕ دەکەنەوە. باشە بەڕێز سامان بەشێک لەو پرۆژانە پرۆژەی هاوبەش و بیانین تا چەندە وەبەرهێنەری بیانی لە هەرێمی کوردستان توانێتی بۆ پێوە مەرجەکانی دەستەوە بەرهێنان ئەم پرۆژانە جێبەجێ بکات و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان هاوکات بەرژەوەندی هاوبەشەی کە لە نێوانیان دەهەیە لەگەڵ وڵاتانی دیکە کارەکانی خۆیان ئەنجام بدەن و پلان هەیە بۆی کە وەبەرهێنەری زیاتر لە هەرێمی کوردستان پرۆژەکانی وەبەرهێنان جێبەجێ بکەن؟ بێگومان وەکو باسیشم کرد بە پێی یاسای وەبەرهێنان هیچ جیاوازیەک نییە، ینی ئەو ئیمتیازەی دراوەتەوە وەبەرهێنەری بیانی هەمان ئەو ئیمتیازەیە کە وەبەرهێنەری خۆماڵیە و لەو پرۆژانەی کە وەبەرهێنەرانی بیانی بە هاوبەشی یاخود بەسەربەخۆ کاریان تێدا کردووە، ئێمە وەکو حکوومەت وەکو دەستەی وەبەرهێنان زۆر سوودمەند بووین لە بەکارهێنانی تەکنۆلۆژیای سەردەم کە بەڕاستی لە پرۆژەکانی وەبەرهێنان پێویستمانە. لەو شارانەی کە جێبەجێ کراون بەشێکیان وەکو سمارت سیستەم کە کاری لەسەر کراوە ئێستا بەشێک لەو پرۆژانە بەڕاستی تەکنۆلۆژیای نوێمان هیناوەتە ناو پرۆژانە و هەروەها ئەو ژینگە لەبارەی کە لە بۆ وەبەرهێنەری بیانی ڕەخساوە دەتوانین بڵین وەبەرهێنەر هەست بە ئەمان دەکات، هەست بە ئاسایش دەکات کە کاتێک دێت لە هەرێمی کوردستان پرۆسەی وەبەرهێنان دەکات. مقارنەتەن بە خوارو ناوەڕاستی عێراق دەبینین چەندین کێشەی گەورە لە بۆ وەبەرهێنەر دروست دەکرێت لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی تەدەخلاتی چەند لایەنێکی تر کە پەیوەندیان نییە. ئەو ئاسانکاری و ئەو متابعە و ئەو سەرپەرشتیکردنە ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لۆ پرۆسەی وەبەرهێنان دەبینن ڕنگدانەوەی زۆری داوەتەوە لە پرۆژەکانمان. وەبەرهێنەر کاتێک کە پرۆپۆزەلێکی خۆی پێشکەش دەکات بە بەڕێوەبەرایەتی گشتەکان یاخود دەستەی وەبەرهێنان دەبینی چەندین ئاسانکاری بۆ کراوە، چەندین ڕێگای بۆ کورت کراوەتەوە بۆ ئەوی بتوانین بە زووترین کات دەست بەکار بێت لە پرۆژەکەی و هەروەها چەندین ئێمە لەلایەن خۆمان و چەندین ئاسانکاری بە چاودێری جیهاتی معنی دەست بەکاربوون دراوەتە ئەو پرۆژانە کە پەلەی تێدا بکرێت بۆ ئەوی بتوانین هەم وەبەرهێنەرەکە هەست بەوە نەکات ڕێگریەک لە بەردەمیتی و هەمیش لە هەمان کاتدا ڕەخساندنی هەلیکارە. زۆرترین هەلیکار ڕەخسێنراوە لە پرۆژە پیشەسازی گەشتیاری کشت و کاڵیەکان بە پێی ڕێنماییەکی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز 175 کرێکارانی خۆمان ئەو کارگانە دەبی ئەو کرێکاری خۆماڵی بی، تەنها ئەو کەسە تەکنیکیانە نەبن کە شەهادەکانیان یاخود پسپۆرێتەکانیان لە هەرێمی کوردستان نین، ئەوانیش ماوەی 1 ساڵیان پێدەدرێت بۆ ئەوی کارمەندی خۆمان تەدریب پێ بکەن و بەڕاستی سەتاسەتی پرۆژەکان پێویستە کارمەندەکانیان کرێکاری خۆماڵی بن و بە هیچ شێوەیەک ئێمە قبولمان نەبووە کە کارمەندەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان بێن ئەویش زیاتر هەلی کار دەڕەخسێنین لە پرۆژەکان. بەڵێ با لە کۆتایشتا بۆ هاوڵاتیانی شەو بزانن چێ دەتوانێت پرۆژەی پێشکەش بە دەستەوە بەرهێنان کات لە ماوەی ڕابردووشدا ڕاگەندراو کە بۆ هاوکاریکردن و ئاسانکاریکردن بۆ پرۆژەکانی گەورە و بچووک و مامناوەند دەتوانرێت پرۆژە پێشکەش بە دەستەوە بەرهێنان بکرێت. ئەم مەرجانە چییە کە گەر کەسێک بوێت لە دەستەوە بەرهێنان پرۆژێکی هەبێت و جێبەجێ بکات؟ سەرەتا پێویستە ئەو وەبەرهێنەرە سەردانی یەک لە بەڕێوەبەرایەتی گشتەکانی پارێزگاکان بکە بە پێی ئەو ئەپلیکیشن فۆرمێک کە ئەمە پێی دەدەین ڕێکارەکانی پێدانی مۆڵەت و ئەو قۆناغانە چین ڕوون کراوەتەوە بۆ وەبەرهێنەر و لەسەر وەبەرهێنەر مەرجە پێشتر پرۆسی وەبەرهێنانی سەرکەوتووی ئەنجام دابێت و توانای دارایی ئەو وەبەرهێنەرە گرینگە لەلایەن ئێمەوە ئایا دەتوانێت ئەو پرۆژەیە جێبەجێ بکات یاخودنا و ئەو مەرجانەش کە لە یاساکەدا هاتووە کاتێکەوە بەرهێنەر کەفائی مالی خۆی و سیڤی خۆی پێشکەش بە ئێمە دەکا هەڵسەنگاندنی لە بۆ دەکرێت و هیچ ڕێگریەک لە بەردەم وەبەرهێنەر نییە کە بێ پرۆژەی خۆی پێشکەش بکە و دوای تەواوبوونی پرۆژەکەش ئەو وەبەرهێنەر ئازادە تەنازول بەوە کەسێکی تر بکە یاخود کۆمپانیایەکی تر بکە. زۆر ڕێکاری یاسایی و خێرا گیراوەتە بەرامبەر ئەو وەبەرهێنەرانە لە ڕووی
پێدانی ئیقامە و مانەوە لە هەرێمی کوردستان ئەوانە کۆمەڵی ڕێکارن کە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکان پێشکەش بۆ بەرهێنەری بیانیش دەکرێت پرۆژەی خۆی پێشکەش بکات. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز سامان عەرەب بەڕێبەری و بەرهێنانی هەولێر لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی. سپاس.